خی گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەم ڕۆژ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان کە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، درود و سڵاو بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان. خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و ژیانتان پڕ لە خۆشی و کامەرانی بێ. ئەمڕۆ 5 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر کۆچی دوایی یەکێک لە پیاوە کاریگەرەکانی سەرگۆڕەپانی سیاسی و ئاینی کۆمەڵگەی کوردی بەڕێز مامۆستا شێخ محەممەد بەرزنجی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. تەوەری یەکەمی بەرنامەکەمان تایبەت دەکەین بە کاریگەری و کەسایەتی و بەشێک لە ژیانی مامۆستای پێشەوامان مامۆستا شێخ محەممەد بەرزنجی. تەوەری دووەمی بەرنامەکەمان سبەینێ 14 حوزەیران هەموو ساڵێ دیاریکراوە بە ڕۆژی جیهانی خوێنبەخشین و ئەنجامدانی کۆمەڵێ چالاکی و گرنگی و سوودی و کاریگەری خوێنبەخشین لە ساڵانە لە جیهاندا ڕوون دەکرێتەوە. تەوەری دووەمی بەرنامەکەمان بێت لەگەڵ کۆمەڵێ راپۆرت و زانیاری پەیامنێرانمان کە لە شار و شارۆچەکانەوە بۆیان ئامادەکردین. ئومێد دەکەین بڕگە و بابەتەکانمان جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی عزیز و خۆشەویست بێ. بەڵێ بینەرانی عزیز سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشوهەوا. بەڵە بەڕێزان ئێستاش دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانەی کە لەم ڕۆدا ڕوویانداوە فەرمونون با پێکەوە بینەریان بین. سیانزەی شەشی ساڵی 2004 دوایی زانە و سیاسەتمەدار بێژی لێهاتوو پیاوی ئافی خۆز و چاکەکاری کورد و پێشەوای کۆمەڵی ئیسلامی کوردستان جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی. جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بە یەکەمین ڕێژەری فکری ئیسلامی و دامەزرێنەری جوڵانەوەی ئیسلامی چەکدار دادنرێت شەشی ساڵی 2014 کۆچی دوایی زانە و سیاسەتمەدار و وتاربێژی لێهاتوو پیاوی ئاشتی خواز و چاکەکاری کورد و پێشەوای کۆمەڵی ئیسلامی کوردستان جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی. جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بە یەکەمین داڕێژەری فکری ئیسلامی و دامەزرێنەری جوڵانەوەی ئیسلامی چەکدار دادنرێت لە باشووری کوردستاندا و لە ساڵی 1970دا لە ڕۆژهەڵاتی کوردستان بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دامەزراند و پاشتر بووە بناغە و پێشەکی بۆ دامەزراندنی بزوتنەوەی ئیسلامی لە کوردستان بە پێشەوایەتی جەنابی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز. جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی هیچ کات بە دوای پۆست و پلەپایەوە نەبوو، بۆیە لە سەردەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیشدا جێگەی خۆی کە ڕابەرایەتی بزوتنەوەکە بوو واز لێهێنا بۆ مامۆستا شێخ عەبدوللەتیف واژەیی ڕەحمەتی خوایان لێبێت. سیانزەی شەشی ساڵی 1325
گەشتیار و زانای موسڵمان ئیبن بەتوتە دەستی کرد بە یەکەمین گەشتی خۆی بە دەوری جیهاندا و لە شوێنی نیشتەجێبوون و لەدایکبووی خۆیەوە لە شاری تەنجە بەرە و شاری مەکەی پیرۆز بۆ ئەنجامدانی فەریزەی حەج بە سواری ئەسپ و حوشتر و لەو شوێنەی کە بیابان و لمب و حوشتری دەکڕی و ئەسپەکەی دەفرۆشت و لە شوێنە شاخاوی و دارستانیەکانیش حوشترەکەی دەفرۆشت و ئەسپی دەکڕیەوە. شایانی باسە گەشتەکەی ئیبن بەتوتە بە یەکەمین گەشتی درێژخایەن و خۆیشی بە یەکەمین گەڕیدەی دوور مەوداد دادەنرێت پێش گەڕیدەکانی ئەوروپی ڕەحمەتی خوای لێبێت. سیانزەی شەشی ساڵی 1975 دەستکردن بە جێبەجێکردن و کێشانی نەخشەی دیاریکراوی نێوان عێراق و ئێران لە ژێر ڕۆشنایی ڕێکەوتنامەی شومی جەزایر کە سەدەم و حکومەتەکەی دەستبەرداری بەشێکی زۆری خاک و ئاو و سنووری عێراق بوون بۆ شای ئێران و لە بەرامبەریشدا ئێران و ڕژێمەکەی دەستبەرداری شۆڕشی کورد ببن و هەموو هاوکاریەکانیان بۆ شۆڕشی ئەیلولی کوردان بگرنەوە و بەو شێوەیە شۆڕشەکە هەرەس پێبهێنن. سیانزەی شەشی ساڵی 1990 بەستنی کۆنگرەی پێنجەمی بزوتنەوەی ئیسلامی لە گوندی دزڵی. کۆنگرەکە بەهۆی ئەوەی لە گوندی دزڵی هەورامانی ڕۆژهەڵاتی کوردستان بەسترا بە کۆنگرەکەی دزڵی ناوبانگی دەرکرد. قەیران و ناکۆکی و نامەرکەزی و نەبوونی شوورە و نەزانینی ڕێژەی دارایی و ئابووری ئەو حیزبە و کۆبوونەوەی لە دەستی چەند کەسێکدا بووبوونە کێشە و لەمپەر لە بەردەم ئەو حیزبە و بەرەو داڕمانیان دەبردەوە. لەو کاتەشدا کۆڕی ڕاوێژی یەکگرت و بوونی هەبوو ڕەخنەش لەوە دەگیرا کە نابێت سەرکردایەتی و زانایانی ئەو حیزبە خۆیان لە ژیانی ئاسوودە و لە قوڵایی شارەکانی ئێراندا بژین و پێشمەرگە و موجاهیدانیش بە پێیپەتی و برسێتی و لەناو بەفردا ئێشک بگرن بۆ ئیسلام و جیهاد بکەن. سیانزەی شەشی ساڵی 1993 دووبارە هەڵبژاردنەوەی عەلی هاشمی ڕەفسەنجانی بۆ خولی دووەمی سەرۆکایەتی ئێران. هاشمی ڕەفسەنجانی بە یەکێک لە داڕێژەران و کۆڵەکە گرنگەکانی شۆڕشی ئیسلامی ئێران دادەنرا و کەسایەتێکی نزیکی هەردوو ڕابەری ئەو شۆڕشە بوو و بە یەکێک لە دەوڵەمەند و سەرمایەدارەکانی دنیا دادەنرا ناوبراو خەڵکی ڕەفسەنجانی ئێران بوو. سیانزەی شەشی ساڵی 2009 کۆچی دوایی بانکخواز و نووسەر و کەسایەتی کاریگەری جیهانی ئیسلامی و وڵاتی لوبنان فەتحی محەممەد عینایە ناسرا و بە فەتحیەکون ڕەحمەتی خوای لێبێت. ناوبرە و جێگری سەرۆکی پەرلەمان و سیاسەتمەداری موسڵمانی گەلی لوبنان و سەرۆکی کۆمەڵی عەمەلی لوبنانی و پێشتریش سکرتێری گشتی کۆمەڵی ئیسلامی لوبنان بوو. سیانزەی شەشی ساڵی 2012 کۆچی دوایی فەیلسوفی موسڵمان بووی فەڕەنسی و نووسەر و کەسایەتی کاریگەری ئەوروپا ڕۆجیە گارودی. ئەو کەسایەتی بە موسڵمانبوونی گەورەترین دەنگدانەوە و قسەی خستە نێوان فەزای فەلسەفی و سیاسی و کۆمەڵایەتی ئەوروپیەوە و موسڵمانبوونەکەشی کاریگەریەکی زۆری هەبوو لە گۆڕینی وێنەی خراپی ئەوروپا بەرامبەر بە ئیسلام و ئەو ترس و بیمەشی ڕەواندەوە کە چەندان ساڵە دەخرێنە سەر ئیسلام. هەروەها پلان و ویست و قسەی درۆ و ناڕاستی ئەوروپا و فەڕەنساشی بەرامبەر بە موسڵمانان بۆ ڕای جیهانی ئاشکرا کرد ڕەحمەتی خوای لێبێت. وەڵێ بنەرانی عزیز و خۆشەویست، ئەمڕۆ ساڵیادی کۆچی دوایی مامۆستایی پایەبەرز مامۆستا شێخ محەممەد بەرزنجیە کە لەم بارەیەوە هاوکارمان جەلال محەممەد لا گوندی سەرگەتەوە لا زێدی باو باپیرانی بەڕێزیانەوە ڕاپۆرتێکی بۆ ئامادەکردوین، فەرموون با پێکەوە بینەری بین. پیاوێک هەڵکەوتەی گوند و حوجرە و مزگەوتەکان بوو بێت و هەر لە سەرەتای پێگەشتنی دژی ستەم و ستەمکاری وەستا بێتەوە و خەڵکی فێری حەقوتن کردبێت، نە خەڵک و نەمێژوش هەرگیز فەرامۆشی ناکەن. مامۆستا شێخ محەممەد بەرزنجی ئەو پیاوەی یەکەم ماڵە هەڵگری ڕابۆنی ئیسلامی بوو
یەکەم زانای ئاینی بوو کە تەنانەت جەبهەی دژی ستەمکاری ڕژێمی بەعەز پێکهێنا. پیاوێک لە ژیانی کۆمەڵایەتی بە پیاوی ئاشتی و تەبایی ناسراو بوو، بە زانایەکی سادە و خاکی ناوی دەرکردبوو. جەناوی مامۆستا زانایەکی بەناوبانگی کورد بوو، شخصیاتێکی گەورەی هەبوو و ئەم مامۆستایە ژیانی خۆی هەمیشە تەرخان کردبوو لە پێناوی مسڵماناندا. چەندین تووشی ئەشکەنجە و ئازار بۆتەوە کە یەکێ لەوانە کە کاتی خۆی نەفی کراوە بۆ ڕمادی لەسەر چی لەسەر بەرنامەی ئیسلام. مامۆستا شێخ محەممەد هەر بەوەشەوە نەوەستاوە کە کاری ئیسلامی کردووە. جەنابی لە 84 ئەوە بۆ ئاوارەی ئێران بوویەوە، دیسان ئەو کاتە دەستی کرد بە کاری هەمدیسان ئیسلامی. مامۆستا هەمیشە لەناو خەڵکیا کەسێکی خۆشەویست بووە، کەسێکی سادە و خۆنەویست بووە، هەمیشە حەزی بە خزمایەتی و ئاشتی کردووە. مامۆستا شێخ محەممەد بەرزنجی خەڵکی گوندی سەرگەچە لە بناری هەورامان و تەمەنێک بانگەوازی بۆ ئاینی پیرۆزی ئیسلام دەکرد و لە هەمان کاتیشدا سەرقاڵی کاری سیاسی و خزمەتکردن بوو بە نیشتیمان کە وەک سەرکردەیەکی ڕابوونی ئیسلامی و وەک پێشەوای کۆمەڵی ئیسلامی دەیان ئاشتەوایی سیاسی و کۆمەڵایەتی ساز کردووە. مامۆستا سەردانی هەموو کەسێکیە کرد فەرق و فروقی نەکرد، بڵێ تۆ خزمی و تۆ خزمنی و ئەو گەیایە و ئەو دەوڵەمەنە، فەرقی بەلاوە نەبوو. بەخوا دڵخۆشی هەموو کەسێکیە کرد، حتا بۆی بکرایە یارمەتی خەڵکی ئەدا. ئاوا پیاوێکی ئاوا بوو، بەرچاو ڕۆشن بوو، بەرچاو تەنگ نەبوو، گوێی نەدا بە هیچی هینی دنیا، حەزی لە ئازاوە و شەڕ نەبوو، حەزی لە ناخۆشی نەبوو، ئاوا بوو لە ناو خزم و لە ناو هەموو کەسێکە. کاتێک لە بەغا گەڕایەوە هاتەوە بۆ من دەوری سێ ساق و شانیوانێ من لە خزمەتیا بووم. تر لەو سەردەمەوە من لە ساڵەکانی 1970 ئیتر من لەگەڵ مامۆستا شێخ محەممەد دایمی هاتوو چۆمان هەبوو، هاتوو چوون بۆ ماڵێن، ئەو هاتوو بۆ ماڵی ئێمە. کەسایەتێکی زۆر عەجایب و سەرسوڕهێنەریە بوو، یعنی قسەکانی ئەوەنە دڵی خەڵکی ئەگرت، خەڵکی زۆر ڕێزیان لێگرت، هەر قسەیەکی بکردایە خەڵک ئیتر بەگویانە کرد، بۆ هەر ڕووی بکردایە هەر شوێنێ ڕێزێکی تایبەتی هەبوو، شەخسیەتی تایبەتی خۆی هەبوو، پێگەیەکی تایبەتی علمێکی چاکیشی هەبوو، لە سڵحا لە هەموو بوارەکانە نوکتەشتیشی هەبوو، حتا زۆر جار کە هینەکانی کرد بە خۆشیەوە، بە سەعوبەتەوە، بە گێڕانەوەی نوکتەوە، بە گێڕانەوەی حەدیثەوە، بە گێڕانەوە ئەو شتانە ئەو بۆ هەر سڵحێ بچوایە ئیتر کەسی کە قسەی ناکرد تا ئەو قسەی کردایە، نەک لەگەڵ خزمانە. حتا لەم دوایشە کە ئەم دوایش کە ئەم شتانە کە قەوما لەبینی حیزبەکانە زۆر جار ئاشتەوایی ئەگەڕا سڵحیە کرد لە بینی حیزبەکانیشە ئەچوە بۆ لای من دوسێ جار خۆم چوم لەگەڵیا، حتا بۆ هەولێر جارە چین بۆ سڵحی بینی پارتی و یەکێتی بوو، من لەگەڵیا لە خزمەتیا بووم کە چین بۆ لای کاک مەسعود و چوون بۆ لای مام جەلال و مام جەلال هات بۆ بارگای مەڵبەندی هەولێری زوتنەوەی ئیسلامی ئەو سەردەمیش لەگەڵا بوو کە بۆ سڵح و ئاشتەوایە چوون. یەک دوو جار من لەگەڵیا بووم، مام جەلال هاتوو بۆ ماڵی ئەم چوو بۆ ماڵی مام جەلال لە خزمەتیا بووم و هەر کەسێکی بدایە، هەر کەسێ مامۆستا شێخ محەممەد بدایە هەر لە خۆیەوە سەرسام ئەبوو بە هەیکەل و بە قسەکردنی، هەر قسەیەکی دەمی بکردایەوە تر خەڵکەکە زۆریان پێ خۆشە بوو، ئاوا شخصیەتێکی عەجایبی هەبوو. لە دوایی وەفاتی تەرمی مامۆستای ڕەحمەتی برایەوە بۆ زێدی لەدایکبوونی خۆی و لە گوندی سەرگەت بە خاک سپێررا. ئێستاشی لەگەڵ بێت لە دوای 5 ساڵ لە وەفاتی خزم و ناسراوانی مامۆستا باسییان هەر باسی حەکیمی و لێزانی و بەسۆزی و سادەیی و بیرەوەریە خۆش و ترشەکانی مامۆستا شێخ محەممەد بەرزنجیە. وەک سەرگەتیەکان دەڵێن زۆر جاریش دەچنە سەر گڵکۆی و یادێک لەو زانایە دەکەنەوە کە هەرگیز لە یادی ناکەن. لە ڕابردوودا ئەوە لادێ و گوند و بە تایبەتی حوجرە و مزگەوتەکان بوون کە کەڵە پیاوێکی ئاینی وەکو مامۆستا شێخ محەممەد بەرزنجیان بەرهەم دێنا کە ئێستا کۆمەڵگە لە فەراخی ئەوانەدا دەژیت. خزمەتەکانی ئەم جۆرە کەڵە پیاوانە هێندە زۆرە کە ئێستاشی لەگەڵدا بێت، نەک ئێمە تەنانەت نەوەکانی داهاتووش هەر قەرزاری ئەو کەڵە پیاوانەین. جەلال محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، گوندی سەرگەت، ناوچەی هەورامان.
بەڵێ بەڕێزان 5 ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژێکی وەگەم ڕۆدا لە شاری سلێمانی یەکێک لە پیاوە کاریگەرەکانی سەرگۆڕەپانی سیاسی ئیسلامی و یەکێک لە زانا و کەسایەتیە کاریگەر و ئاشتی خوازەکانی کۆمەڵگەی کوردەواری بەڕێز جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی گەڕایەوە ئاستانەی خوا و کۆچی دوایی کرد و لە گوندی سەرگەتی زێدی خۆی بە خاکس پێدرا بۆ قسەکردن لەسەر کەسایەتی جەنابی مامۆستا و بەشێ لە بیرەوەریەکانی وە کەسایەتی و دید و تێڕوانینی بۆ بەشێ لە چەمکەکانی ژیان میوانداری زۆر بەڕێز خات و قومریە شێخ محەممەد کچی جەنابی مامۆستامان کردووە خات و قومریە زۆر بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان سڵاوی خۆی گەورەتان لێبێ زۆر سپاس بۆ دەخێتە و بەرنامەیە سەرتاوە ئەپرسم کە گوندی سەرگا دەزێدی با و باپیرانی ئێوەیە بەڵام بۆچی مامۆستای بەڕێز لە قەبی بەرزنجی پێوە بوو بەناوی خۆی گەورە و میهرەبان دیارە لە ساڵیادی کۆچی دیاغی جەنابی باوکم پێشەوەی کۆمەڵی ئیسلامی کوردستان جارێکی تر سەرخۆشی لە موسڵمانانی جیهان و موسڵمانانی کوردستان ئەمیر و سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان و خێزانەکەم و دۆست و خۆشەویستانی جەنابی مامۆستای پێشەوا ئەەکەم و لەڕاستیدا جەنابی باوکم بەهۆی ئەو کەسایەتی کاریگەری کە هەبووە کە هەی بووە و زۆرێک لە ناوچەکانی کوردستان گەڕاوە چۆتە هەر ناوچەیەک بە خۆشەویستی خەڵکی ناوچەکە حەزیان کردووە ئەو مەڵتەقە و ئەو سنوورە بکەنە لەقەب بووی بۆ نمونە پێشەوەی لەقەبی بەرزنجی پێ بدرێ کاتێککە لە شانەدەری ئیمام و خەتیبی شانەدەری بووە ماوەیەکی زۆر هەر بە مامۆستا شێخ محەممەدی شانەدەری بەناوبانگ بوو مەشهور و کاتێککە لە ماوەیەکی لە بەرزنجە بووە بە هەمان شێوە ساداتی بەرزنجی کە زۆریان خۆشویست و تەنانەت لە کۆنگرێکی خۆیانە بە سەرۆکی ساداتی بەرزنجە هەڵیان بژارد نازناوی بەرزنجیان پێبەخشیوە ئەمە دەلایەک لەلایەکی تریشەوە لە ئەساسە ساداتی سەرکەت ئەگەڕێنەوە ڕەچەڵکیان ئەگەڕێتەوە بۆ ساداتی بەرزنجە ئاتاشنەوە بە ڕەچەڵە گەچنەوە سەر شێخ عیسا و شێخ موسا هەر بۆیە جەنابی باوکم بە ڕەحمەت بێ وەکو خۆشەویستیەکی بۆ سادات کاتێککە ئەو لەقەبەی پێبەخشرا وەکو بەرزنجی هەر دەسەر ئەوە مایەوە چونکە ساداتی سەرگەرت و ساداتی بەرزنجە هەر یەک ڕەچەڵەکیان هەیە بۆیە ڕەچەڵەکە ئەسلیەکە هەر بەرزنجەیە ساداتی سەرگەرت دەگەڕێنەوە بۆ بەرزنجە. قومریە خانم پێم خۆشە لەبارەی ڕەوانبێژی و بەلاغەت و وتارزانی جەنابی مامۆستا قسەمان بۆ بکەیت لە نەوەدەکانە سێ کەسایەتی هەبوون لە کوردستاندا زۆر بەلاغەت و وتارزانی و وەڵامدانەوەی بەڵگەی ئەوانی تریان زۆر بە شێوەیەکی جوان و تۆکمە پێبوو یەکێ لەو کەسایەتیانە جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بوو لەم کۆتایی تەمەنیە بەهۆی هەڵکشانی تەمەن و پیربوونیەوە تا ڕادەیەتوانین بۆمە بەڵام لە نەوەدەکانە باز لە بەلاغەت و ڕەوانبێژی مامۆستاکرێ وتارزانی مامۆستامان ئەگەر بۆ باس بکەیت ئەتوانم بڵێم وتاربێژی و جەنابی باوکم دەگەڕێتەوە بۆ هەفتاکان و لووتکەی ئەو کاتێککە جەنابی باوکم بە ڕەحمەت بێ وتارەکانی بووبوونە گوڵکۆیەک یعنی بۆ هەڵگرسانی شۆڕش لە دڵی هەر تاکێکی موسڵمان هەر تاکێکی گوێی لە وتارەکانی بوو ساڵی هەشتاکان بوو ئەو کاتانی کە زیاتر لە مینبەری بەرزنجەوە پاشان لە مینبەری شانەدەری و پێش ئەوەش یعنی لە مینبەرەکانی بەغدا و بەسڕەوە کە وتاری داوە بەردەوام بە وتارەکانی خەڵکی سەرسام لە بەسڕە بەغداش لەوێ نیشتەجێ بۆیان بەڵێ لە بەغداد ماوەیەک نیشتەجێ بووە لە بەسڕە نیشتەجێ بووە ئەلبەتە ئەو کاتی کە لە بەسڕە نیشتەجێ بووە بەهۆی ئەوەی کە دوور خراوەتەوە چۆتە بەسڕە لەلایەن ڕژێمی باسەوە ماوەیەک لەوێ نیشتەجێ بووە وتاری داوە پاشان ئەتوانم بڵێم لە شانەدەری کە گەڕێتەوە بۆ سەرەتای کۆتایی ساڵەکانی هەفتاکان و سەرەتای ساڵی هەشتاکان ئەو کاتە بوو کە ئیتر زوڵم و ستەمی ڕژێمی بەعس لە حەد بەدەر بوو بۆیە جەنابی باوکم بە ڕەحمەت بێ بە وتارەکانی خەڵکی هۆشیارە کردەوە خەڵکی بە ئاگا هێنایەوە کە ئیدی چیدی تحملی ئەو زوڵم و ستەم و لە حەقیە نەکەن هەر بەهۆی وتارەکانیەوە بووە کە جەناب پێی دەڵی دەڕووی بەلاغەت و ڕەوانبێژی و فەساحەتەوە یعنی ئەمە لە پلەیەکی زۆر باڵایە بوو لەگەڵ ئەوەشە
وتارەکانی وتاری سیاسی بوون وتارێک بوون بۆ هۆشیارکردنەوەی خەڵک ڕژێمی باس و ئەو کەلیمە حەقە بووە کە ئەرکی هەر موسڵمانێکە دژی ڕژێمی فاسد و ڕژێمی داگیرکەر و ڕژێمی ستەمکار کردوویەتی و تەنانەت وتارەکانی ئێستش بە کاسێت ماوە لە لای زۆربەی ئەو کەسانی کە بەشدار دەبوون دە وتارەکانی من هەروەکو خۆم ینی کە چەند جارێک ئەو کەسانی کە وتارەکانیان تەجیل کردووە دوای کۆچی دوایی کە بینیونمەتەوە جارێک لە پێنجوێن حاجیەکم بینی وتی من هەر نوێژم نەدەکرد ئەسڵان نەچوون بۆ جومعە بە میوانی لە سلێمانیەوە چوون بۆ شانەدەری بۆ ماڵی خزمێکمان بە زۆر بردومی وتی تۆرە گوێ لە وتاری ئەم مامۆستایە بگرە پەشیمان نابیتەوە وتی کە ڕۆشتم بیلفعل بە زۆری وتی بە زۆری ئەو خزمەکەمان کە ڕۆشتم بەس بیلفعل کە ڕۆشتماوێ گوێم لە وتارەکەی کرد وتی یەکسەر لەوی عشایەتمانم هێنا باوەڕم هێنا بڕیارمدا سوێندم خوارد کە ئیتر نوێژم نەچێ ڕۆژوم نەچێ و پابەند بن بە هەموو بنەماکانی ئیسلامەوە و هەموو جومعەیەکیش دەستێمانیەوە هاتمەوە بۆ شانەدەری بۆ وتارەکان ئێستاش 50 کاسێتیم بەلایە ئەوە یعنی نمونەیەکی تر هەردە شاری سلێمانی هەردە بازاڕی شاری سلێمانیا برادێک بوو حیجابی هەبوو وتی من یەکێک لەوانەی کە لەسەر دەستی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ینی هیدایەتم وەرگرتووە وتارەکانی وەکو کڵپەیەک بوو وەکو ئاگرێک بوو کە لە دڵی هەرکەس گوێی لێبوو بێ لەو کاتەیە هەڵە گرسا دژی ئەو ناحەقی و ئەو ستەمەی کە ڕژێمی بەعسەی بوو بۆیە ئەتوانم بڵین وتارەکانی جەنابی باوکم وەکو بناغەیەکدا ئەندێت بۆ دروستبوونی ڕابوون و بزاوتی ئیسلامی لە کوردستان خانتو قومریە جەنابی مامۆستا هەستی کوردایەتی چۆن بوو کە تێکەڵ بە سیاست و ئاین بوو قسێکی زۆر جوانیشەیە کە دەڵێت مادەی 140 ساڵی تریش نایەتە دی پێویستمان بە عەدالەتی ئاسمانی دەوری خودایی هەیە نەک بە سیاسەتی وڵاتە زلهێزەکان کەم قسەیەشی زۆر جوانە چۆن بوو مامۆستا تێکەڵ بە سیاست و ئاین بوو چۆن بوو مامۆستا سیاست و ئاینی تێکەڵ بە یەک کرد بۆ خزمەتی بیری نەتەوەی بۆ خزمەتی نەتەوە لە ڕاستیە هەر وتارێکی هەیە زۆریش بڵاوە کە دەفەرمێ ئێمە چەکمان هەڵگرت بۆ ئەوەی بە دژی بەعس و دژی ستەم ڕاوەستین و بە سیلاحی دین کوردایەتی ئەەکەین یعنی قەناعەتمان وایە ئەگەر بۆشاییەک لە بزاوتی کوردایەتی و نەتەوایەتی کوردستانە هەیە هەبێت ئەوە ئەو بۆشایەیە کە ئەبێ ئەم بزاوتە بزاوتێکی ئیسلامی بێت بۆ ئەوەی بە دینی ئیسلام بە ئاینی ئیسلام حەقی نەتەوایەتی بستەنێتەوە قەناعەتی تەواوی بەوە هەبوو کە مافی نەتەوە پێویستە پارێزراو بێت بووە پێویستە هەموو لایەنەکان هەر تەنانەت پێش ئەوەی بێم بۆ ئێرە لە نامەیەکی خوێندەوە هەندێک لە ئەرشیفەکەی لە لای منە لە ساڵی 1995 ئیدانەی لەشکرکێشی تورکیا دەکات بۆ کوردستان کە دەڵێ ئەوە بە هەموو شێوەیەک پێشێلکردنی مافی نەتەوەیی و بەزاندنی سنووری جوگرافی دەوڵەتێکی ترە و لەمەدا کورد زەرمەندی سەرەکیە و دانیشتوانی هەرێمی کوردستان زەرمەندی سەرەکی دەبن و ئەمە خطەیەکی تەنانەت نێودەوڵەتیە بۆ ئەو کەسانی کە دژایەتی کورد و دژایەتی موسڵمانانەکەن و دژایەتی ئیسلامەتی کورد دەکەن یعنی ئەمە حاڵەتێکی وایە بۆیە بەڵکم بەڕەحمەت بێت دائیمە قەناعەتی وابوو پێویستە موسڵمانانی کوردستان بێن هەستی نەتەوایەتی گرێ بدەن بە قەناعەتی ئاینیەوە بێن بەو شێوازە ئەتوانن خزمەت بکەن و کوردستان لە داگیرکار ڕزگار بکەن بە هەموو شێوەیەک ئەوەی کە بێت بە تەنها نەتەوایەتی بە هێزی نەتەوایەتی کوردستان ڕزگار بکە پێی ناکرێت ئەوەش کە بێوێت تەنها خزمەتی دین بکە بەبێ ئەو خزمەتی نەتەوە خزمەتەکەی کەم و کوڕیتیایە و خەلەلیتیایە بۆیە بەستنەوەی بیری نەتەوەی بە قەناعەت و باوەڕی ئیسلامیەوە
کارێکی زۆر ضروریە هەرخوای پەروەردگار کە دەفەرمێ ئینا خەلقناکم شعوبا وقەبایل لتعارفوا ئەو لتعارفووە بۆ ئەوەی هەر نەتەوەیەک قەناعەت بێنێت بەوەی کە مافی نەتەوەکەی تر بپارێزێت و باوەڕی پێبێنێت. فاتو خمریە لە باسی چەک تێپەڕ نەبین جەنابەت ئاماژ بۆ کە جەنابی مامۆستا تێڕوانینی وا بووە کە دژی بەعز بجوڵێنەوە بە چەکی ئیسلام بە چەکی ئاین لە ئاشتی خوازی و نەڕژاندنی خوێنی کووردا یان شەڕی براکوژیا بەگژاچوونەوەی ئەوانەی کە تەفرەقە و پەڕاگەندەیی و شەڕ و ئاژا و یەکتر کوشتنە خێنەوە ماڵی کوردەوە. جەنابی مامۆستا زۆر کەسێکی ئاشتی خواز بووە. من هەمیشانی دەیان ساڵ بەر لە ئێستا گوتومەیان ئەگەر جەنابی مامۆستا بیتوانایە بزاڵ بێ بەسەر هەموو تێگەشتەکانە لەوێچێ خوێن لە کوردستانە نەئەڕژێنرا. ینی ئەم هەموو کووردە لە بەدەستی برا کوردەکانیان تیرۆر نەکران. ئاشتی خوازی و یەکتر قبولکردن و یەکتر نەکوشتن لای جەنابی مامۆستا چۆن چۆنی بوو یا چۆن باسی ئەم سیفەتەیەکەی؟ هەروەکو وتم جەنابی باوکم بە ڕەحمەت بێت لە ڕاستیە کەسێکی زۆر ئاشتی خواز بوو و قەناعەتی بە حکمت بوو قەناعەت و هەمیشە بەکردەوەی چاک بە مەوعەزەی حەسەنە حتا مجادلە ئەبێ بە ئەحسەن بکە ینی بە شێوەیەکی زۆر جوان بکرێ واتە پێویست بوو هەموو لایەنەکان هەمووی بیر و باوەڕەکان لە جیاتی ئەوەی چەک دژی یەک بەکاربێن و بەرامبەر بە یەک چەک بەرز بکەنەوە ئەو چەکە ئەبێت دژی داگیرکەر بەکاری بهێنن دژی کەسێک کە دژی نەتەوایەتیمانە دژی ئاینمانە بەکار بهێنرێت نەک بەرامبەر بە یەکتری و زۆرترین هەوڵیشی داوە وەکو ئەو برادران هەندێکیان ئاماژەیان پێکرد کە لە کوردستانە هەموو پێکەوە لە خەمی ئەوەدا بن کە کوردستانێکی ئاوەدانمان هەبێ و کوردستانێکمان هەبێ کە هەموو تایدا هەست بە بوونی خۆی بکە و مافی هاوڵاتی بوون پارێزراو بێ و بەو پەڕی قەناعەتەوە هەوڵی داوە کە پارێزگاری لە یەکبوون و یەکڕیزی و ئاشتەوایی کورد بکە و تەنانەت بە کۆتری ئاشتی و بە باڵیۆزی ئاشتی ناسراو بوو. من هەر لەو ڕۆژانەیە دکتۆر موفق دەرگەڵەیم بینی کە مستەشاری ئیمام جەلال بوو لە بەغداد کاتێکە سەرۆک کۆمار بوو باسی لەوە کردوتی بەردەوام نەبووە ئیمام جەلال بەردەوام لە قسە و وتار و حتا مەوعیزە و دەرسی خصوصی و یا هەر شتێک جەنابی مامۆستا نەهێنێ کە کەسێکی بلیمەتی شارەزای ئاشتی خواز بووە بەردەوام وتی وەکو مامۆستای خۆی ناوی بردووە کە بەردەوام ڕێگەی پیشان داوە و بەردەوام هەوڵی داوە کە لایەنە سیاسیەکان لە یەکتر تێبگەن و یەکتر قوبوڵ بکەن و خوێنی فەقیر و هەژار نەڕژێت. زۆر باش خات خمریە دەچین لای ناوبڕێک و پاشتر درێژە بە گفتوگۆکە لەگەڵ جەنابتان دەین خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین و پاشتر دێنەوە لاتان.
دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان بەردەوام دەبین لەسەر گفتوگۆکانمان خات و قمرە دەپرسین پەیوەندی مامۆستا لەگەڵ حیزبەکان و لەگەڵ بەرپرسان چۆن بوو بۆ پێی کە بەڕێزیان پێشەوەی کۆمەڵ بلۆ کاتدا لە ڕاستیدا هەر وەکو وتم هەر بۆ تێڕوانینەی کە جەنابی باوکم لە وتارێکدا دەفەرمێت ئێمە کاتێک کە چەکمان هەڵگرت دژی ستەمی بەعەز چەکمان هەڵگرت نەک دژی برادرانی خۆمان برایانی خۆمان بۆیە بەردەوام ئەم پەیامەی هەبوو کە پێویستە حیزبەکان لە جیاتی ئەوەی بربەرەکانی یەکتری بکەن و دژایەتی یەکتری بکەن و قەناعەتی بەوە بوو پێویستە دوای ئەوەی کە کوردستان ڕزگار کرا لە ڕژێمی ستەمکاری بەعەز پێویستە سنوورەکان سنوورە حیزبەکان وردە وردە کاڵ بکرێنەوە و هەموو وەکو یەکتی پێکەوە کار بکەن و قەناعەتی بەوە بوو کە ئەگەر بتوانن یەکتر قبول بکەن باشترین شتەوەیە کە بە یەک وەسافە لەگەڵ هەمویان نابی هاوسەنگبی ئەوەیە کە هەر بە لە پرسەکەی جەنابی واڵکمە ئەتوانین بڵێن جوانترین نمونە پێشکەش کراواتە پرسەکەش بوو بە جارێک شێوەیەکی تر یا جارێکی تر پێکەوە بوونی حیزبەکان سیرەکی بەبێ جیاوازی هەموو حیزبەکان بە پەرۆژ بوون و بەشداری پرسەکەیان کرد ئێستاش قەنەعەتم وایە ئەو ڕێزە و ئەو تەقدیرەی کە هەر یەک لە حیزبەکان هەیەە بۆ جەنابی باوکمکی هیچیان لە یەکتریان کەمتر نییە تەنانەت وەکەوەی کە پێشەوەی کۆمەڵی ئیسلامی بوو بەڵام خۆی بە مڵکی هەموو کوردستان دەزانی نەک بە مڵکی تەنها زۆر باشە خات و قمریە لەبەری کاتی بەرنامەکان بەرەو تەواوبوو نەچێتەوەری تر میوانەکان ئامادەن کۆتا پرسیارم خاتومەلەکە لەو راپۆرتەدا کۆمەڵێ سیفەتی زۆر جوانی مامۆستای وت کەسێکی زۆر سادە بوو نەیەگو دەمە دەوڵەمەندە ئەمە سەر بە حیزبەکەمە ئەمە فەقیرە یا بۆ نمونە با سەردانینەکە مامۆستا لە بواری کۆمەڵایەتی و سەردانی هەژار و شکەسوکاری شەهیدان و ئەحزابی سیاسیانی زۆر کەسێکی سادە بوو هەمیشە ئەگەیانی من دڵنیامەگە خۆی شۆفێری بزانێت لەوە چێ پێویستیشی بە شۆفێر نەبووە بەبێ پاسەوان تا خۆی شۆفێری ئەیزانی تا خۆشی تا نەخۆش نەبوو توانای هەبوو هەر خۆی شۆفێری مەبەستمە ئەم قسانەی خاتومەلەکە ینی شتێکی زۆر جوان و سادەی مامۆستا و کۆمەڵایەتی بوونی و تەواضع و سەردانیکردنی باسی ئەم سیفەتەی مامۆستامان بۆ بکە هەر وەکو قەولێکی معروفەیە ئەڵێ تەواضع ئەبێتە هۆکاری خۆشەویستی ئەو تەواضعی کە جەنابی باوکم هەیبوو بوو بە هۆکاری ئەوەی کە لە لای هەموو کەس خۆشەویست بێ لای پیر گەنج لای ژن پیاو و لای کەسایەتی حیزبی کەسایەتی بێلایەن لە لای سیاسی یعنی ئەو کەسانی کە بەشداری سیاسی ناکەن واتە تەواضعەکەی بەشێک بوو لە کەسایەتی جوانەکەی جەنابی باوکم و ڕازێنەرەوەی بوو و بێژگەلەوەی سیلێ ڕەحبی زۆر زۆر بەجێ ئەهێنا یەکێک لە سیفاتە هەرە باریزەکانی ئەوە بوو لە بەجێهێنانی سیلێ ڕەحمە زۆر گرنگی بە ئافرەتان ئەدا واتە لە هەر شوێنێک ئافرەتێکی تایفەی ئێمە ناسراوی ئێمە هەبوایە لە دوورترین شوێنی کوردستان لە دەوری کوردستان سەردانی ئەکرد بۆ ئەوەی هەست بە بوونی خۆی بکە واتە لە مامەڵەکردن و بەجێهێنانی سیلەی ڕەحما وێنەی نەبوو و لە ڕاستیە هەر وەک ئاماژەی پێکرد تا خۆی توانای سیاقەتی هەبوو هەر خۆشی بە یەک سیارەوە سیاقەتیە کرد هەر خۆمان هەموو عائیلەکەمان لەگەڵ ئەوەی کە زۆر مەشغوڵی کاری سیاسی بوو بەس قەت مافی ماڵ و مناڵ و خێزانی زۆر باشە خات خمریە دووبارە سەری ڕێز و حرمەتمان دانەبێنین بۆ پێشەوای کۆمەڵی ئیسلامی درود و سڵاوی خوانێنین بۆ گیانی پاکی و خوای گەورە هاوڕێتی پێغەمبەری خوا و هاوڵانی بەڕێزی بەنسیب کردبێ و سەبووری ئێوەی بەڕێزیش بدا زۆر سپاس بۆ ئامادەبوون بەڵێ ئازیزان و خۆشەویستانم تەوەری یەکەمی بەرنامەکەمان لەگەڵ خات و قمریە شێخ محەممەد بەرزنجی کچی پێشەوای کۆمەڵی ئیسلامی جەنابی مامۆستا بەم شێوەیە کۆتاییمان پێێنە بەڵە بینەرانی عزیز و خۆشەویست پەیامنێرمان ئومێد بریفکانی لە دهۆکەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر کەرنەڤاڵی پەنجاهەمین ساڵیادی پارێزگای دهۆک فەرموون با پێکەوە بینەری بین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت
گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 1970 840 2000. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جمەی تێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. خۆشەویستانم، تەوەری دووەمی بەرنامەکەمان وەک ئاماژەمان پێکرد سبەینێ ڕۆژی جیهانی خوێنبەخشینە. ساڵانە لە جیهاندا ملیۆنان بتڵ خوێن کۆ دەکرێتەوە و دەبەخشێتەوە بەو کەسانەی کە پێویستیانە، ئایا بەهۆی نەخۆشیەکانی خوێنەوە بێ یا ئەو نەخۆشی تالاسیمە، یا بەهۆی ئەو ڕوودا و پێشهاتانەی کە بەتایبەت لە ڕووداوی هاتووجۆدا خەڵک پێویستی بە خوێنە بێ، یا بەهۆی هەر نەخۆشیێکی دیکە. لە هەرێمی کوردستانیش کۆمەڵێ شوێن هەن بۆ کۆکردنەوەی خوێن لە هاوڵاتیان و بەخشینەوەی جارێکی تری بەوانی کە پێویستیانە و پێویستە خەڵک لەو خوێنە زیادەی کە هەیەی کە چەندین سوودی بۆ تەندروستی خۆی هەیە ژیانی چەندین خەڵکی تریش لە مردن ڕزگار بکە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کەلسوم ڕەسوول خدر بەڕێوەبەری بانقی خوێنی سلێمانیمان کردو. زۆر بەخێر بێ کەلسوم خان. سپاسی ئەوەشەکەم کەناڵەکەشتان زۆر بەخێر. سپاس بۆ قوربان. زۆر سپاس. ئەگەر سەرەتا باسێک لە خوێن بەخشینمان بۆ پێ بدەین، خوێن بەخشین چییە؟ بەڵێ، طبعاً خوێن بەخشین لەوانەیە لە وڵاتی ئێمە تۆزێ جاران خەڵک یعنی بەڕاستی بە ترسەوە سەیری خوێن بەخشینیەکەن، بەڵام ئەلحەمدوللا بە حکمی ئەوەی کە ئێستا خەڵک بەڕاستی لە ڕێگای ئینتەرنێت و تەکنۆلۆژیا ئەوەنە بەرەو پێشکەوتن ڕۆیشت، ئێستا خەڵکەکە خۆی واعیە، خۆی ئەوەنە بەڕاستی ڕۆشنبیر بۆ خۆی ڕۆژانە ئەڵێ من خوێنی زیادم هەیە، فحسم کردووە، لە فحسەکانما دەرچوە پێویست بەوە کا من بڵێ خوێن ببەخشم.
ئەگەر باسی سوودیەکانی خوێنبەخشین بکەین یعنی قیمەتی تەواو نابێ. خوێنبەخشین لە سێ چوار ڕۆوە زۆر مهمە. یەکەمەکو ڕۆ ئینسانیەکەی تۆ ئینسان ڕزگارەکەی لە مردن، یعنی درۆپە خوێن کە بە ئینگلیزیڵێ درۆپ ئۆف بڵات لەوانەیە بڵێم ئەم قەترەیە کە تۆ لەوانەیە زۆر بە ئاسایی سەیرەکەی بەڵام وانە هیچ شتێک لە دنیا مقابلی خوێن نییە، یعنی نەقد ئەرز نەموکافەئە نە پارە نە بە هیچ شتێک قیمەتی ئەو شتە تعویز ناکرێتەوە، چکە ئەوە لە جەسەدی ئەو ئینسانەتە دەرەوە. یەکێک بەیەکێکڵێ بە خوێن لەگەڵ تام، یعنی ئەو خوێنە پاکەی لە لەشی ئەم ئینسانە ئەبەخشرێ بە کێ بە یەکێک کە لەو لەحزەیە زۆر پێویستی پێێتی وەکو مناڵی سەرەتان، وەکو مناڵی سەرەتان، وەکو نەخۆشی سەرەتان، وەکو سالەسیمیا کە ئەوانە کارەساتە بۆ کە سوکاریان بەڕاستی کە سوکار هەتا حەدێک دەتوانێت لە ساڵێکە وا باوکەکە 3 جار توانێت. پێم وا بخوێن بەخشینیش کاریگەری لەسەر تەمەنی مرۆڤ هەیە. ئەم کاریگەریت چۆنە ئەگەر بەڕێزت زانیاریت هەبێ لەسەری؟ طبعا لە 7 ساڵ بەرەو ژوور، یعنی لە تەمەنی هەژدەوە کە پێڵین سنی ڕشت ئیتر تەواو ئینسان سنی عەقڵە ئەتوانێت هەتا 55 ساڵ کە زۆر پیور بێ ئەو خوێنە پاک بێ ئێمە وەریەگرین. لە ئەوروپا لە دووەری ئەوروپی من بە حکمی یعنی مطالعەم زۆرە لەسەر شتانە ئەڵێ تا 65 وەرەگرین، چکە ئەوان بەڕاستی ماشەڵڵا تەمەن لای ئەوان 65 هێشتا گەنجن، بەڵام لە وڵاتی ئێمە لە 65 خەڵکی لاگە بێ ئەنواع نەخۆشی چۆنەڵێ درێژخایانی تووشە بێ، ئێمە تا 55 ئەتوانین خوێن لە خەڵکێکی ساغی سەلیمی پاک وەرگرین بۆی خوێنێکی پاکی زۆر زۆر کلیر بین بە نەخۆشەکان بۆی نەخۆشەکانیش تووشی خوا نەخواستە مزاعفاتی جانبی نەکەین. لە ڕوویەکی کەوە مە تۆی ڕۆی ئینسانەکەی سیرەکەی لە ڕوویەکی کەوە خوێن بەخشین یەکەم ئەڵەیە شاڵ تێگەیاتەوە بە دەورەی دەمەوی وەکو کانیەک پڕیکەی لە بەرد و لە زیخ و لە هین ئەو کانیە ئاوەکەی بە پاکی ناڕوا بەڕوونی، بەس کە تۆ خوێنەکەش ئەینەن شت دەتوانین تەشبیهکەی کە ئەو خوێنە ئەبەخشێ سبحان الله ئەو خڕۆکە سوورانە کەونەوە نیشات حرەکە و دەورانی خۆیان کە ئەکەونەوە دەورانی خۆیان خەڵک دوورە خەنەوە لە جەڵدەی دڵ لە جەڵدەی دەماغ، چکە کە خوێن هەر کۆ بۆ لە شوێنێکا و مەجای نەبوو تەنفیزیکا، یعنی لە لەشی خۆی دەریهێنێ دوور بێ یەک تۆس یەک قەترە خوێن کلۆت بوو لە دەماغا ئەو کەسە تووشی جەڵدەی دەماغە بێت زاری وایە بە شەلەل مێنێتەوە جاری باشە خوێنبەخشینم هەموو سودەی هەیە بۆ تەندروستی. بەڵێ من لەبەرەوەم نییە خەڵکان نەم لەبەر خاتی خۆم بڵێم باقی خوێنەکەم پێویستی بە خوێنە، بەس من ئەمە وەکو شتا عیلمیەکان خۆشیان دەتوانن بە دوای بگەڕێن پسپۆرەکانی دەماغەوانە پسپۆری خوێن دەتوانێت مانگانە چەند بەتڵ خوێن دێتە باقیەوە چەندەکانی کەش تەواو کە من جاتی لەسەر ئەوە لەگەڵ یان ینی مۆخی ئێسقانی ئینسان بەقوتە بێ کە خوێنە بەخشیە منە مهمە. خڕۆکە سوورەکان هەم دیزجاری کە دروستە بڵێ هینی مۆخی بەشەر کە بڵێن یعنی ئەمە زۆر زۆر مهمە بۆ ئینسان خاستە ئینسان تا ڕوا بەرەو تەمەن لە دوای چەند ساڵ ئەو شتانی پێویستە. اینجا جەنابەت سوالی ترچی تەیە من حازرم مەبەستمەوەیە لە شاری سلێمانی ڕێژەی ئەو خوێنەی کە هاوڵاتی من پێویستێتی بۆ نەخۆشی و بۆ ڕووداوەکانی هاتوچۆ چەندە و ئەو ڕێژەیەش کە مانگانە ئێوەگە دیاری بکەن چەند دێتە بانقەکەەوە؟ بەڵێ طبعاً ئێمە هەمومانە بەلایانی کەمەوە لە حدودی 2900 بۆ 3500 بەس بۆ تڵە خوێن حازرەکرێ هەمووشی ئەمە بۆ کێ بۆ نەخۆشخانەی بۆ سەرەتان بۆ سالەسیماوە ڕۆژانە حسانەیە ڕۆژی کولی نەخۆشخانەیەک هەفتا بۆ 8 بوتڵی پێویستە بێزگە لە مکەوناتی خوێنەوە دوایەتی لەسەر مکەوناتی خوێن کەچیەوەکو ئەقراسی خوێن بۆ سەرەتان پلازمایە پلێت لەگەڵ کرایۆیە ئەمە هەمووی ضرورە کە جیا ئەکرێتەوە مانگانە ئێوە 3500 بەتڵ خوێن دابەشەکەن بەسەر تقریبا ئێمە 32 خەستەخانەمان هەیە بە خەستخانەی ناو پارێزگای سلێمانی ئەم خوێنە بە خۆڕایی و بێبەرامبەر دێتە بانقەکەیەوە طبعاً ئەم خوێنەی خەڵک هاوڵاتی کاچن بۆ لای دکتۆری پسپۆری بەڕاستی باتنی پسپۆری خوێن ئەڵێ خوێنەکەتان زیادە لە لەشتان یەن ئەم خوێنە بەخشن ڕۆژانە ئێمە ئەم خوێنە هەمووی کۆکەینەوە ئێوە ئەو کەسانی کە سەردانتانەکەن ببوورەکە خوێنەکە ئەبەخشن دووبارە پشکنینیان بۆ ئەکەنەوە بۆ جۆری خوێنەکە لە کاتێکا ببوورە خاتی کەلسوب ئێمە لەسەر پێناسی باری کەسێتی هەمومان جۆری خوێنەکەمان نووسراوە ئەگەر ئەو کەسە
بڵێن تەسکەری پێبێت جۆری خوێنەکەی دیاری کراوە پێناسێکی پێبێت ئەو بۆ دووبارە پشکنینی بۆ ئەکەن بۆ جۆری خوێنەکەی بزانین قەت ناتوانین سیقەت نەبێت دکتۆر بۆ ڕەفیقی خۆ سینەر بۆ سینەر ئەخەسایی بووە و توێتی خێزانەکەم دکتۆرەی نیسائیەیە پێویستی بە بوتڵی بیزائیت هەیە لەسەر سیقا بە حساب بیزائیدا دوایی خوێنەکەی ئەیزائیت دەرچوەتەوە کە فحسمان کردو وتومە کاک دکتۆر گیان تۆ بە منێ و بیزایت جابەز نەبوو ئەوەنم سیقە پێت یعنی هەیە بوتڵەکەم نەیایتێ بە بیزایت خۆچەند لە هەموو نەخۆشخانەیەک فەرعێک هەیە پێڵەن باقی خوێن لەوێش عینەن فەحسی گروپی بۆ ئەکرێتەوە متابقەی بۆ ئەکرێ لەگەڵ ئەو بوتڵە خوێنەی کە لە ئێمە وەرەگرن بۆ نەخۆشەکان بەڵام ئەبێ گروپی خوێن ئللا لابوود ئیعادە بکرێتەوە لەسەر زمانی نەخۆش وەرنەگیرێ بەدەر لەو نەخۆشخانانەی کە تۆ باز لەوە دەکەیت چەند نەخۆشخانەیەکتان هەیە و ئەبێ هەموو بەیانیەک خوێنیان بۆ ڕەوانە بەڵام دەبینین کەسێکی کە نەشتەرگەریەکی بۆ دەکرێت نەشتەرگەری فەقەراتە نەشتەرگەری دڵ هەر نەشتەرگەریەکی کە هەبێت دکتۆر حەزەری ئەوەکە کە چەند بتڵێک خوێن ئامادە بکرێت بۆ نمونە من دێم لە بانقەکەی و پێویستم بە جۆری خوێنەکەی وەڵم فڵانە جۆر خوێنەوێت ئێوە چۆن مەرجتان چییە بۆ پێدانی ئەم خوێنانە بۆ کەسان بۆ ئەو پێڵێن کۆڵکەیس ئەوانەن کە عملیاتەکەن چکە بەڕاستی ئێمە خوێنین بە ئیمەرجنسی هەڵاتی ئاتاری ئاکە حادیسەی کە ئەم کارە ساتە تەزیێنانەمان زۆر زۆرە بەڕاستی بەداخەوە خەڵک ئەوەنە واعی نییە کە سارە لێ ئەخڕێ فەنی سیاقەت زۆر زۆر جوانە ئەگەر خەڵک وەکو ئەوروپا بێ ئەو لە لاساری خۆی ئەوەنە سورعەتەیە بە سارەکە بۆ گیانی ئێمەش بۆ هیلاکەتی منیش و کارمەندەکانیشم و بۆ ئەو هەموو مەساسی ئەنجا ئەو هەموو خوێنە جوانە لە باتی حیسەی سەرەتان و سالەسیمیابیە ئەو بە یەک حادیسە 59 بوتڵەبە یەک حادیسە یەک شەخص چکە نەزیفە بێتەوە بێ هەتا ئاخر لەحزە لەگەڵ ئاپڕۆی بەشکم ڕزگاری کەی لە مەردن زۆر جار کە سوکاری هەر نەشی زانیوە ئێمە فریایەکەین هەموو شتێکی بۆکەین دوای دوو ڕۆژ کە سوکاری پێزان چکە دەرەوەی شاری سلەیمانی بۆ بەسەرەت قەت بووە کە بانقەکەتان خوێنی تێدا نەبێت نەخێر چکە ئێمە دایما بێ احتیاتانەمان نەبێ ئەبێ بەلانی کەمەوە ئێمە بڵێن ئێمە هیچمان نییە کە وەختێک 200 بۆ 280 بوتڵمانەیە ئەبێ وا خۆمان حساب بکەین چکە هەموو دەقەیە بێ خۆمان حازەکەین بۆ شتینە گونجاو ئەنجا لەگەڵیا ئێمە هینمانەیە سووتان ئەوە هەر بە فری وەکو سەرەتان و سالەسیمیا خەستەخانەی ئێمەرجنسی بە حیاتی ئێمە خوێنیان ئێوە ناگرینەوە ئەوە مپلازمان بۆ سەرفەکەین چونکە کارەساتێک کە لەوانەیە لە ئیداییەوە ئەو کەسە لە پڕ لە تەقینەوەی غازێک لە مشکلەیەکی شۆتی کارەبار خاتو کەسم ببووە چه جۆرە خوێنێک لە سلێمانی کەمە و لە ئەگەری پێویست بوون بەم جۆرە لە خوێنە زۆر جاگوترێ ئەی بیناقص زۆر کەمە چۆن ئێوە ئەم خوێنە دابینەکەن بۆ کەسێک کە پێویستی پێ بالفعل ناقسەکان بەعام لە هەموو وڵاتانی ئەوروپا ئەگەر ملاحەزە بکەن و تاباهینەکانی ئینتەرنێت تا بڕۆن لە ئەوروپا کە وڵاتەکان گەیشتونە تەقیمەی عیلم و تەکنۆلۆژیا هەر گروپە ناقسەکان کەمن بەس بانگەواز بۆ گروپی ناقسەکرێ لەبەر ئەوەی ئەو دائیمە متومە گروپە نەکبەتەکان یعنی سبحان الله مەشاکل زۆریەتە ڕێگای ناقسەکان چکە گروپەکەیان کەمە یعنی حادیسەی سیارەیان زۆرە زۆریان سەرەتانیانەیە زۆریان سالەسیمیان یعنی ئەمەنە گوناحن هەمە لە حدودی پێپاسی ئەوەی لە حدودی ئێرانەوەیە ئەبێ حسابی بۆ بکەم سێرەکەم گروپەکەی ناقسە مناڵێکی سالەسیمیان کام جۆر لە ناقسەکان ئام ئەی بیناقس گروپێکی هەر زۆر کەمە بیناقس لە کەمیا بۆ دەرەجەی دوویە ئەی ناقس و ئۆ ناقسمان باشترە ئێمە دڵمان بە ئۆناقسەکە زۆر خۆشەکە ئەگەرەوەمان بۆ ڕوون بکەیتەوە زۆرە مەجال هەیە دکتۆری ئەخسایی پسپۆرت ئەو مەسئولیەتە بگرێتە سەر شاری چکە ئۆ ناقس ئەتوانێت بیرێ بە هەموو زائیدێکیش ئۆ ناقس تەنها ئۆ ناقس ئەیدێ بە هەموو ناقسەکان دۆنەری هەموو ناقسەکان و زائیدەکانیشە بەڵام ئێستا لەبەرەوەی عیلم وای وا و دەکاری کردو قوڵ بۆتەوە ئەڵێ نەوەکو ساید ئفێکتە دروستە ئەگەر کۆن ئێمە کە خوێنمان لێ ئەبرا بەڕاستی لە باقی خوێن خێرا پەنامان بۆ ناقسە بێت ئەمان کردە زایدەکانیشەوە هیچ مشکلەشمان نەبوو بەڵام ئەی ناقس و ئەمانە ناتوانن ئەتوانن ئۆ ناقس وەرگرن بەڵام لە غێری گروپی خۆشیان زیاتر ناتوانن بی ناقس وەرگرێ بە بیناقص ئەمرێ بەس ئۆناقسەکە ئەتوانێ وەرگێت ئەتوانێ ئۆناقص هەموو گروپە هەڵمەتی بەخشینی خوێن و کۆکردنەوەی خوێن ساڵانە تەنها لە ڕۆژی گیانی خوێن بەخشینە ئەکرێیان وڵی بەعکسەوە بەداخەوە من گریم زۆر لە شارە چی بکرێت ئێمە بۆی ئەم زۆر شارەوەکەم ساڵانی پێشوو خەڵک زۆر قیمەتی ئەم ڕۆژەیە زانی مع العلم نە ئینتەرنێت هەبوو نە موبایل هەبوو هەر ئەوەنە
نازانم ئێمە خۆمان وەکۆ سەحەر ڕیکلامێکمانە کرد چەند لافتێکمانە ڕەباسی ڕۆژی جیانی خوێن بەخشید بڕوا ئەەکەی بانقی خوێن بەرناکەوت ئێستا تێ ئەپەڕێ ئەو ڕۆژە تەمەنا ئەەکەم ئەڵێم بەکارمەندەکانم ئەرێوە چی بوو هەر بەعکسی ڕۆژەکانیکەوە ڕۆژەکانی کە ئەتیادی و خەڵگە هات ئەمڕۆ هەر زۆر هیچ کەسێک بەیانی ڕۆژەکە کەوێتە جومعەوە ئێوە هەر چالاکیتان هەیە لە وەرگرتنی خوێنە ئێمە خەفەرمان هەیە 3 خەفەر 24 کاتژمێر لە خەفارەت خات و کەلسوم ئەو نەخۆشیانە چین کە ئەگەر منێک بێم خوێن ببەخشم ئایا شەکرێ زەختە شێرپەنجەی خوانەخواستە بۆ ئنجگەرە کێشم مادەی بەهۆش بەکارهێنەرم ئەم شتانە کامانن کە دەبنە هۆی ئەوەی کە خوێنی من هیچ ئەرزشێکی نەبێ ئێوە وەری نەگرن ئێمە هینێکمانەیە فاسێک پێڵێن کۆمپلیت بڵ پیکچەر یعنی ئەمە هەموو وەکوە ڕستمێکی هەموو خوێنی ئاها جیسمی ئینسانەکە ئەگریە ئەو هەموو خەلاوردەکانی تیادەرەخا ئەمە پێڵێن CBC کولی کەسیە ئەو 20 فەحسەی بێ بۆ بکرێلای ئێمە لە خەفارە تا بێ شەو بێ بەیانی بێ بە ڕۆژ بێ ئیتر ئەوە جیازی زۆر پێشکەوتومانەیە لە هەمان متسەوای جیازی پێشکەوتوی دۆری ئەوروپی لە وەرگرتنی بتڵێ خوێن لە کەسێک 20 پشکنینەوە بکرێن بەڵێ بێ ئەو 20 پشکنە لە پێشا قەراری ئەگەر ئەوە ئۆکەی خەڵکی سپۆر وتی ئەمە تەواو ئەتوانێ خوێن ببەخشێن جا لێ بەڵام خات و کەلسم ببوورە ئەو نەخۆشیانی کە ناگوازرێنەوەت ئێوە پێم وا بێتەنا ئەو خوێنانە وەرناگرن کە ئەو کەسە جۆرە نەخۆشیەکی هەبێت کە نەخۆشیەکە ڤایرۆسەکان گوازراوە بێت بەڵام ئێستا دەبینی نەخۆشی شەکرە گواستنەوەی نییە هەنێ نەخۆشی هەیە گواستنەوەی نییە بەس شەکرە بەعام ئەوانەی نەخۆش شەکریانێ من خۆم شەکرم هەیە هەتا شەکرم نەبوو 38 جار ئەوی زاید بووم خەڵک پەکی کەوتۆ خۆم یاومەتێ بە مناڵی سارەسی بابا پێشمەرگە بە حادیسە یعنی شت کە ڕوویاوە بەڵام دوای ئەوەی کە توش شەکرە بووم لەبەرەوەی شیرینی ناخۆم لەبەرەوەی برنج ناخۆم زۆر شت دەستەگریتەوە تۆ خوێنەکەت وردەوە دە هیمۆگلۆبینت هەچێتە حەدێک زیان ناکە لەبەرەوە نابێت لە شەکرەی وەرناگری بۆ جگەرەکێش خوێنگەرەکێش وەرەکەسەوە زۆر باش بۆێمە ئەگەر جگەرەکێش نەبێت دەوانەیە باقی خوێن داخین بەڕاستی لێ چونکە ئەو کەسەی جگەرای کێشێ خوێنی خەستە بێتەوە ینی خەستایی خوێنی باشە خڕۆکە سوورەکانی زۆر بەقوتە زۆر مهمە ئەوانە خەڵکی کە نایە بڕوا بکوانێت چن بۆ عەمرەتە ئێستا تەمەن نام کرد لەوانەیە ئەچن بۆ عەمرە بڵێ با پێش عەمرەکە حەجێکی کەس هەیە حەجەج موبارەکەین ئەوەش خێرێکە بە منە چکە ئەزانی چی ئاخر خات و کەلسم لەوانەیە خوێنیان زۆر نەبێت خۆ کەس ناتوانێت خواردنی باشە چۆن ئەو زانیاریت لای ببوورە خواردنی باشە خۆن ماشەڵاگام بیانە من خزمی خۆم هەمووی دەوڵەمەند ماشەڵڵانی یەک نمونە ناکرێ بەسەر هەموویان تەطبیقی بەسە خۆن ئێ نایەن کەسیارم نەبینیوە ئەبێت دوعا بکەم جگەرە خۆ بێخوایە جگەرە خۆ زیادە بۆی بێن خوێن زۆر باشە کەواتە چی بکرێت بۆ ئەوەی خوێن بەخشین بکرێتە کولتور وەڵڵاهی ئێمە ساڵانە بەشی خۆمان بەڕاستی قسە ئەەکەین لە هەموو کەناڵەکان باسی ئەوە ئەەکەین وەرحەملا زۆریش باشە زۆر لە چاو ساڵانی پێشەوە یعنی بڕوا بکە خێزانی خۆی بۆ ئەوی دایکم و توێتی خوێنی بیتی حاشال لێ یەکەم بێبەریە بمنێت بەهەشت ئەگەر بچمە بەهەش نادبم بە کوڕەکەی خەڵک ئەوەنە لەگەڵ ڕێزمە ئەو زەمانە بۆ خراپە و کاریگەری ئەبێت لەسەر ئێستا ئەلحەمدولیلا بەبێ ئەوەی کەسی لە کەسوکاری خۆی پێویستی بێوەیە بەبێ ئەوەی کەس پێیوت بێ خۆیە ئەڵێ حەزەکەم بۆ خوێن بم بە مناڵی سالەسیمیا بۆ خوێن بم بە نەخۆشی سەرەتان چکە ئەو بوتڵە خوێنە کۆن لەبەرێ ئەو سیستمە جوانە نەبوو ئەو سیستمە جوانەی ئێستا نەبوو ئێمە جیازی پێشکەوتومان نەبوو زەمانی ڕژێمی سەدام زۆر دوا کەوتو بووین لە چاو عێراقا زۆر ئێمە لە دواوە بووین ئەلحەمدولیلا دوای ئەمتیفازە جوانە و دوای ڕوخانی ڕژێم ئێمە بەدەیان جیاز لەو جیازانەمانەیە یەک بوتڵ خوێن 450 سیسیە کە جەنابەت ئەیەی بەخشی بە ئێمە بە باقی خوێن بەو سیستمە جیا ئەکرێتەوە بۆ 4 نەخۆش یعنی یەک شەخص کە خوێن بەخشە ئەبێ بەخێر بۆ 4 نەخۆش 4 نەخۆش لە مردن ڕزگارەکە پێڵین پلازما پلێتلێت کرایۆ پاکسێڵ ئەمە بەو سیستما عیلمێ جوانە جیا ئەکرێتواری بۆتڵە خوێنیشە جاران ئەرو بوتڵە بە طبیعی یا چۆ جیسمی سارەکەڵێ زۆر جار بۆچی ئەم مادانی تێدا جیاکەنەوەکو پلازما بۆ لە خوێن جیایە ئەبێت جیاکەیتەوە ئێستا علمی تازا بێت جیاکەیتەوە تۆ پلازما و پێویستە ئەو زەلامی سوتاوە هەمووی دەشی داما بووە پلازمای لەشمە تعویزی ئەو پلازمایە بۆ ئەو کەسەیە بۆ خۆشەی کە سوتاوە پلازما ڕۆژانە بەلایەن کەمەوەشتا بۆنەوە دەڕوا بۆ سەرەتان پێویستێتی
مادەیەکە مختصە بە سەرەتان پێش خوێن بەخشین و دوای خوێن بەخشین ئەقراز یعنی ڕۆحی ئینسان یعنی ئینسان جارێکە ڕۆحەکەی بە وەزنی نوێکەیتەوە. بەڵێ خات و کەلسوم پێش خوێن بەخشین و دوای خوێن بەخشین پێویستە کەسی خوێن لێوەرگر چی بکە ینی چی نەخوات چی بخوات. بەڵێ ئەو کەسانی کە هێن بە خوێن بەخشین ڕجایان لێکم بەغەڵەت تێگەن مەسەلەن زۆریان لە باخ خوێنە بورێنەوە لەگەڵیشمانە ڕازگۆ نین ئەڵێن کاکە نانە خواردووە نانی باش خواردووەڵێ کە خوێنەکەی وەرگین دوایە بورێتەوە نمونەیەک دوێنێ بورایەوە وتم کاکە وەڵڵی تا ئەزانم نانە نەخواردوتی نەوەڵانم خواردووە وەم زانی و چۆن بۆ چەوری و شەکرەوانە بێت نەخۆی بۆی زۆر فاسەکە پیور دەرچێ پاک دەرچێ وەم زانیوە وایە ئێمە دائیمە داوایان لێکەین ئەو ڕۆژەکەین بۆ ئەگەر حەبی زەختیانەیە حەبەکە ئەو ڕۆژە نەخۆن ئەگەر بە شەکرەیانێ حەبەکە ئەو ڕۆژە نەخۆن بۆی تووشی هایپۆگلاسیمیانە بندا بەزیە چکەوە نسبەتی 450 سی خوێن ئەو نسبەتانە لەرە شاکەمەکاتەوە بۆی تووشی مزاعفات دەبن. ئەگەر نانێکی باش خۆن گەنجن ماشەڵا وەکو جەناب وەکو کاکە ئەگەر ئەوانە بێن نانێکی باشیان خواردبێ 2 سعاتە ئیسراحەتی بۆ بکەن دوایی بێن بە خوێن بەخشین زۆر ئیسیفادە بە ئێمە ژەگەێنن زەرەریش بە خۆیان ناگەێنن. دوای ئەوەش بەڕاستی ئەبێشتی باش بخۆن بۆی تاویزی ئەو خوێنەی بۆ بکەنەوە 2 لیتر ئاویش ئەو ڕۆژە بخۆن. خات و کەلسوم ئایا قەڵەوی و لاوازی کاریگەری هەیە لەسەر ئەو کەسانێک کە خوێنە بەخشن بۆ نمونە هەندێک کەسمان هەیە زۆر لاوازە وارە پێوە خێر بەعکسەوە دائیمە ملاحەزاتی من ئەو 38 ساڵە لەو بان خوێنم تەسەورکە ئەوانەی زەعیفن چکە حرەکەتیان زۆرترە ئافترن زۆر نیسبەتی هیمۆگلۆبینیان ئەگاتە 100 قەڵەوەکان تەپۆن لەگەڵ ڕێزمە تاقەتیان نییە نیشاتیان کەمترە ئەوانە نیسبەتی هیمۆگلۆبینیان قەت ناگاتە 100 کەم بە دەگمەن کەواتە زەعیفی قەت دەور نابینێ بە خوێن شتێکی کەیە و زەعیفی و هۆشیاری تاکی ئێمە لە چه ئاستێکدایە لە وەرگرتنی خوێن بۆ نمونە ئێمە زۆر ئەومان بیستوە کە هەندێک کەس هەیە یان هەندێک نەخۆش هەیە پێویستی بە وەرگرتنی خوێن هەیە بەڵام دەڵێ من لە بانقا خوێن وەرناگرم ئەگەر هی کەسێکی نزیکی خۆم بێت باشترە ئەم حاڵەتانە بەڵێ ئەمە زۆر واریدا زۆر جارەڵێ خوێنەکانی کە چۆتە سەلاجە و بەستێتی وا بیر دەکاتەوە ئەو جاران خوێنی مردارە بووە کەل سوبخانتخوا مەمانەرێ مردارە بۆ کومریش کە سەر بڕی بێ و مردار بوو بێتەوە لە ناو سەلاجە ماویش پێ یان کەل سوبخان بە قوربانە بن خوێنی پیسمان نەیتێ ئەو کەلیمەیە گوناحە بە حەقی وەزارەتی تەندروستی اینجا بە حەقی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سێباری کولی بوتڵێکی خوێن $100 کەوێ بە فەحس و بە کڕینی ئەو بوتڵەکە ئەو کیسەیە هەمووی بە خۆڕایی بەفری 5 فەحسی ڤایرۆسیت بۆ ئەکرێ چەندین کەسمان دۆزیوەتەوە کە ئیلتیهابی کەبەدی ڤایرۆسی نەوعی بی نەوعی CVD-RL کە پێڵەن سفرێز لەڕێی ئەو خوێن بەخشیەوە دۆزیوتانەوە ئایدزمان دۆزیوەتەوە خێرا ئیجراعات کراوە خێرا کەسوکاری بانکراوە بە فەحس ئەو زەلامە ڕەوانە کراوە لە ڕێی جیهاتی معنیەوە یعنی ئەمە هەمووی شتی جوانە کە وەزارەتی تەندروستی پێناوی مەسلحەتی خوێن بەخش و هاوڵاتی و نەخۆشیەکە زۆر زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئامادەبوونتان کە بوونە میوانی دووەمی بەرنامەکە تەوەری زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بە ئومێدی کاری جوانتر. خۆشەویستان خوای گەورە لە قورئاندا فەرمێ ومن ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا هەر کەسێ ژیان بۆ کەسێکی تر بگێڕێتەوە وەکو وایە هەر هەموو مرۆڤایەتی لە مردن ڕزگار کردبێ و ژیانی بۆ هەر هەمویان گێڕابێتەوە. تۆ دەتوانی لە ڕێی بتڵێکی خوێنەوە ژیان بۆ کەسێکی نەخۆش بۆ کەسێکی خاوەن پێداویستی کە پێویستی بەو خوێنەیە بگێڕیتەوە. ڕۆژی 27 شاری دهۆک وەک 50 پێی نایێنێ و 50مین ساڵیادی بوون بە پارێزگایەوە لەم بارەیەوە پەیامنێرمان ئامەد برێفکانی راپۆرتێکی بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەری بین. هەفتی گولانە ساڵە 1969 دهۆک بووە پارێزگە لەو ماپ هەلکەفتە یۆبیلا زێرن و دەربازبوونا 5 ساڵە سەر پارێزگەهبوونا دهۆکێ کەرنەڤاڵێک هاتە ڕێکخستن و تێدا چەندین چالاکیên جۆرا و جۆر هاتە ئەنجامدان. یۆبیلا زێرینە باژێرە دهۆکێ ku 5 ساڵ سەردا چوون kul 27 بووە پارێزگە ئەو باژارانیش باژارێکی بچیک خۆ البەندە باژارن پێشکەفتی دیتە لەوە ئەڤروکە جێ فەخر و شانازیەیە ku خەلکی vê dihokê ehyaa an ku diyarkirina evê rojê peyda bikin û behs lê bête kirin. Lewa ku rêkxirawa erşîv jî ku beşekê ku girîngî û destpêka ku vî kerneval henê mezinê vî bajarî
الوی دەست پێکردەکانی دووەک یا چاوە بوو هەر ساڵن بیستێدا و حتا پێ هەر کۆدیەیتە ساڵت هەفتەیەدا و چەندین وێنن ئەوی باژێری منیشە خەڵکێکی دان ئەپڕێکە ئەوێ ڕێکراوانێ کرناوالا پارێزگەهبوونا دووکێدا چەندین وێنên dîrokiyên duhokê û qezayên ser bi wê ve serdemên cuda cuda hatine nîşandan. Zêdebarî nûmayişkirina kar û bizavên çendezgehên mîrî û rêkxirav û kompanî û pêşangehan. Duhok sala şestûnehê bûye parêzgeh pişik tê daniya ku pêngavek yanî werçexxanekî çi bûyî bo bajarê Duhokê û piştî em hatine qonaxa serheldanê û hêr ve heger em berî xwe bideyne Duhoka berî serheldanî ya piştî serheldanî civaziyeka îkcar zor ya keftiyan navbeyne da. Yani heger ev çiya nevan Duhok da pitir berbala vebîtin. Wek rêveberiya giştiya rewşenbîrî û huneriyê li parêzgeha Duhokê pişêwekê berfir e ku بێژن پێگەیەکی سەرەکی هەیە ڕێکخستنا vê karnavala Evrîka ya bîreweriya 5 sala ya parêzgeha Duhokê hatiye dananê besme wek mozexane ser rêveberiya giştî da me vê pişka keltûrî pişikdarî têda kiriye ev tiştin min ev tîn bîne ev hatine nîmayişkirin beramberî me bi vî şêwazî me pişikdarî kiriye. Duhok li sala 1969 bûye parêzgeh û ji heft xezan pêk têt ku ew jî ev ne. Duhok û Zax û Akirê û Amêdiyê û Sêmêl û Berdereş û Şêxan. Amedrîvkanî taybet bû bername Peyamê Roj Duhok. بەڵێ خۆشەویستانم بڕگەی پەیامنێرانمان سامان فەتاح لە شاری هەڵەبجەی شەهیدەوە لەگەڵمانە. سامانگیان سڵاوت لێبێ و بزانین لە شاری هەڵەبجەی خۆشەویستەوە چی دەگوزارێ؟ بەڵێ سامان فەتاح لە شاری هەڵەبجەی شەهیدەوە بڕگەی پەیامنێران ڕاستەوخۆ سامانمان لەگەڵ سامان سڵاوی خوارد لێبێ بزانین لە شاری هەڵەبجەی شەهیدەوە چی دەگوزارێ کە بیگوازیتەوە بۆمان. کاکژێ سڵاوتان لەبێ سڵاو لە بیرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت بۆ یەکەم جار لە مۆنومنتی هەڵەبجە دیداری شاعیر بێسارانی بەڕێوە دەچێت کە لە ئێستادا نیو کاتژمێر دەبێت دیدارەکە دەستی پێکردووە لێرەدا ژمارەیەک لێ کۆڵینەوەی تایبەت بە شیعرەکانی وە ژیاننامەوە قۆنەغەکانی ئەو شاعیرە لە ژیانیدا لێکۆڵینەوەی لەبارەوەکرێت و باسەکرێت لەلاەن شارەزایانی بواری ئەدەب و مێژووە. من ئێستا میوانداری کاک پەرۆز نیازیەکەم بەڕێوەری ڕۆژمێرونەری هەڵەبجە. کاک پەرۆز چی لە ئەم دیدارەدا باسەکرێت چەند لێکۆڵینەوەی تێدا دەخرێتە ڕوو؟ سوپاس بۆ کەناڵی پەیام. دیارە ئەمڕۆ جەناب داماژت پێدا دیداری بێسارانی لە پارێزگای هەڵەبجە ئەنجام دەدرێت کە ئەم دیدارە مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان باوکاری لەگەڵ بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری ئێمە ساوین بە سازکردنی ئەم دیدارە و لەم دیدارەدا چەندین لێکۆڵینەوە چەند لەو لێکۆڵەرانەی باعیس کە لەسەر ژیان و بەرهەم و کار و بەرهەمەکانی بێسارانی شاعیری گەورە عرزەکرێت و لە دوتوێ کتێبێکیشا ئەو لێکۆڵینەوانە پەخشەکرێت و لێکۆڵەران لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە کوردستان و لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان بەشدارن و فیلمێکی دیکۆمنتەرایمیش لەسەر ژیان و بەرهەمەکانی بێسارانی نمایشکرا کە ئێستا جەنابتان لێرە بوون و ئەمڕۆ دیارە تا درنگانێک ئەم لێکۆڵینەوەکان بەردەوامە بن و لە دوتوێ کتێبێکیشا پەخشەکرێت. چەند ڕۆژ بەردەوام بێت دیدارەکە؟ دیارە بڕیار بوو 2 ڕۆژ بێت بەڵام بەبووی خەلەلێکی هونەریەوە کە نەتوانرا 2 ڕۆژەکە بەردەوام بێ بەڵام لە 1 ڕۆژ بەردەوامی و درێژەی پێدرێت کە بەرهەمەکانی ڕۆژی دووەمیش هەر لە یەکەم ڕۆژە عەرزەکرێن. فیستیڤالەکە بۆ شاعیری هەرگەورەی کورد بێساز کراوە. ئایا هیچ بەرهەمێک دەستنووسێک دیوانێک شتێکی نوێی بێسارانی پێشکەشەکرێت بە هاوڵاتیان و بە خولیایانی شاری بێسارانی؟
بێسارانی کاکڕاستەنا یەک دیوانی بەجەماوە لە دوای خۆی وە کۆمەڵێک لێ کۆلۆنیی تایبەت بە قۆناغەکانی ژیانی وەگوتم لەلایەن شارەزایانی ئەدەب و مێژوو نووسانەوە لە دووتوی کتێبێک ئاخراوەتە ڕوو ئەمە ئاماژە بۆ بکەم کە بێسارانی لە ناو حجرەکان گەورە بووەوە ئیجازەی مەلایەتی وەرگرتووە و لە ساڵ 1940 لەدایک بۆ لە گوندی ژاورە لە شاری سنەوە لە ساڵ 1970 کۆچی دوایی کردووە و گۆڕەکەشی لە سەوڵاوایە و ئەمێ ئاماژەش بۆ بکەم کە بێسارانی بە پێوی لێ کۆڵێنانەی کە لێرەدا خراوەت و ڕیژنەوەیەکی لە دوا بەجێ نەماوە و کۆمەڵێکی لێکۆڵێنەوەی تایبەت بە قۆناغەکانی ژیانی و پێگەشتنەکانی بێسارانی لەم بڕارە لەم ڕۆدا لەم دیدارەدا بخرێتە ڕوو. بۆچی لە ئەو کڵێشەیە کە دانرابوو بۆ ئەجەندای بەرنامەکانی ئەو فیستیڤاڵە 2 ڕۆژ بوو بەڵام لە زاری میوانەکەەوە بیستمان کە تەواوی چالاکیەکان خراونەتە ئەمڕۆ و واتە ڕۆژی دووەمی بەدوایانە ئەگەر کەسێ بیاوێ سەردانی دووەم ڕۆژی فیستیڤاڵەکە بکە. کاکراز لەبەرەوەی بەشێک لە میوانەکان لە ڕۆژەڵاتی کوردستانەوە هاتوون لەبەرەوەی ئەوڵیانداوە کە تەنیا لە ماوەی یەک ڕۆژدا هەموو بەرنامەکان پێشکەش بکەن لەبەرەوەی میوانێکی زۆر ئامادەی ئەم دیدارە بوون و وەک بەڕێبەری ڕۆشنبیری و نەری ئاڵەبجا ئاماژەی بۆ کرد بۆی خەلەلێکی تەکنیکی و ئەوەی کە خۆی ئاماژەی پێکرد دیدارەکان خستوەتە تەنیا یەک ڕۆژ. زۆر باشە. سپاس بۆ سامان فەتاح پەیامنێرمان لە شاری ئەڵەبجەی شەیدەوە بێسەرانی ڕەحمەتی دەفەرمێ لە شارە هەرە بەنامانکەیە کەوەندە جوانە خەڵکێک پێ وایە هی مەولەویە شەوەن خەڵوەتەن ماڵ بێ ئەخیارن عالەم گشت وتەن دۆست خەبەردارن کەمە بەستی دۆستی ڕاستەقینەی خوایە درود و سڵاوە نێرین بۆ گیانی پاکی زانا و شاعیر و عاریفی گەورەی کورد بێسارانی دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێنەوە لاتان. خۆشەویستان پێم خۆشە شعرێکی حەزرەتی مەحوی مەلا عوسمانی باڵغ بکەمە دیاری کۆتایی بەرنامەکەمان بەس با بیرم بێتە بزانم کامەیان زۆر خۆشە و پێشکەشی ئەوەی عزیز و خۆشەویستی بکەم باسی بەزایعچوونی تەمەن و بێهودەیی دنیا و گەڕانەوە بۆ لای خوددا دەفەرمێ لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بە باعمرم خدا تۆ بمژێنە تا لەبەر قاپی کەسێک دەمرم بەڵایە چوو لەما لا یعنیە وەختم هەموو یعنی دەبێ وەختێ لە بولوەختێ بخوازم تا تیا بمرم ئەجەل دەورم دەدا حاضر بە وادەی دەور و تەسلیمە منی غەفڵەت زەدە هێشتا خەریکی مەسئلەی دەورم خەیاڵی پوچی دنیا وەدەماغ و دڵمی پێچاوە قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم لە پێکەوتوم و نەفسم بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ لەبەر پیری سەرم خۆی ناگرێت و تازە پێدەگرم سبەینێ یەحشڕ المەرئە براگەل فرسەتە ئەمڕۆ تەبەڕە بن لە من با کەس نەبێ حەشری لەگەڵ حەشرم لە من نازانم ئیتر نەفسی بەدخوو چی دەوێ مەحوی لە من نازانم ئیتر نەفسی بەدخوو چی دەوێ مەحوی کە بەدکردار و بەدڕەفتار و بەدئەفکار و بەدقەورم چییە سووچ و گوناهی بۆچی دەیکاتە جەزاخانە چییە سووچ و گوناهی بۆچی دەیکاتە جەزاخانە لە قەبر هەڵکەن هەتا ڕۆژی جەزا دەعوا چییە قەبرم مەگەر بەر ڕەحمی بەحری ڕەحمەتی خۆیم خا وەسفی سەتاری وەگەرنا زەحمەتە پاک بوونەوە ناممکینە سەترم مەگەر بەر ڕەحمی بەحری ڕەحمەتی خۆیم خا وەسفی سەتاری وەگەرنا زەحمەتە پاک بوونەوەم و ناممکینە سەترم. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست تەواوی بڕگە و بابەتەکانیان بۆمان پێشکەشکردن بە هیوای ئەوەی کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت تا پرۆگرامێکتر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ خۆتان لەگەڵ زۆر سپاس.
شكرا.